نزگی 6 ساڵە ئەم کۆمپانیایە ژیانی لەم خەڵکە تاڵ کردووە یعنی ئەومان نییە ساڵێک و 11 مانگە ئەومان نییە ئێمە ئەو بەتەنکەری ئایا ئەم تەنکەرە پاکە پیسە خوازانێت دانیشتوانی گەڕەشی کەڵەکەن گربوونەتەوە لە بەرامبەر ئەوەی کە کۆمپانیایەک چەندین جار ڕێگەی هاتوچۆی گەڕەکەکانی لێ تێکداون هاوکات کێشەی ئەو ئاوەڕۆژیان بۆ دروست بووە ئەمان با سێواکەن کە ناتوان هاتچۆ بکەن و تەنانەت تەکسی و پاسیش نایەت ئەم ناوچەیە لێرە ژمارەیەک لەو دانیشتوانی لێ سڵاو لێ بێ گرفتەکەی ئێوە چییە؟ داوای چیەکەنیەوە؟ وەڵا گرفتەکەی ئێمە تقریبەن ئەمە بۆ چەنە بۆ چوادان ساڵە بێ ژیانی خەڵکی بەم شێوەیە کە ئاسا لە بەشاوی خۆتان نایبینن ئاوە لێ قەتەقدوین جادۆڕێگاوانە 5 جادی لێ تێکداوین بۆمان چاکە و لێمان تێگاتەوە بۆمان چاکە و لێمان تێگاتەوانێ ئەتی خەڵک داواکاری چیە ڕێگاوبانێتی باشە ئێوە تا چەنە گرفتان بۆ دروست بووە لەگەڵم بابەتەیە؟ گرفتمان زۆر بۆ دروست بووە تۆ ڕۆژێک ئاوت هەیە پێش نیتە ئاوەکە دێ بەتەن کردێ کۆمەڵە خەڵکی تیا کاکە فەقیر وەژارە ئیمکانەتی وە نییە ئاو بکڕێ ئەمە وای کردووە کە نرخی خانەکانیش دابەزێ؟ وڵی بەنسبەت نرخەوە خەڵکی کێرەوانە حەسکا بیفرۆشە خۆ ئێمە کێشەمان فرۆشتنوکردنی نییە لێمان بکریان ئەوە بۆیە نەدێتە پێشەوە لێت بکڕێ ینی خانووەکەت لێ بکرێومانە نە ئەوەیە لە مەعاناتی تۆ تێ بگەمانە بەس ئیش لەسەر قورزەکە ئیشەکان لێ تێگەدا دەستەکانە خۆش بێ ئەمە تا ئێستا چەند جار ئەم ڕێگایەت دروست کراوە و تێک چۆتەوە؟ والله ئێمە تا ئێستا نزگی 7 جار ئەم جادەیەمان ئاوا لێکراوە ئەمە نزگی 6 ساڵە ئەم کۆمپانیایە ژیانی لەم خەڵکە تاڵ کردووە ئەوە ئاومانە ئەوە جادۆبانمانە خۆتان جوان تەسویریگەن ئێمە لە دەمی چەندها کەسی خۆیان ئەڵێ بەڕێز بەڕێوەبەری کۆمپانیاکە ئاگای لە هیچ شتێک نییە ئێ باشە فەرمووە ئەگەر ئاگای لێ نییە ئێستا ئاگای لێیەتی بەربا دوو کەسمان بچێتە لای خۆی ئەمە ژیانی ئەم خەڵکە ئاوایە یعنی معقولە مناڵمانە بێت سەر ئەو گردەی ئەو بەرەوە پازیە بە شوێنیا پازیێت بە شوێنیا تەکسی نایەتە خوارە بچێت ئەو گردەی ئەو سەرەوانە ئەوە گردەکەی ئەو سە جوان تەسویرگە ئەمە ژیان و گوزەرانمانە ئەمە حاڵەکەمانە کە ئەیبینی لێرە یعنی من نازانم ئێستا ڕووکەمە چی لایەنە ڕووکەمە لایەنی شارەوانی ڕووکەمە لایەنی محافز وەڵی حکومی ئەڵێ چی شارەوانی ئەڵێ چیە سەرەوە ئێمە دایری ئاو شوین دایری ئاو ئەڵێ کۆمپانیا خۆشکانێتی بابێ خۆی بۆ چاپ بکە کۆمپانیاژ ئەڵێ من پیان ئەڵێم وەرن دایری ئەوڵێ من لێرە ڕای ناکێشمەوە مڵکی خەڵکە لە مڵکی خۆدان و ڕاگەشن ئەمان ڕای ناکێشن ئەچیتە لای شارەوانی و لە ڕووی خزمەت گوزاریەوانێ من چوومەتە لای بەڕێزیان ئەڵێ ئەم کۆمپانیا کە ژیانی ئەم خەڵکی ئاوا لێ کردووە ئەوێ بە جوانترین شێوە ماڵانە قەرەبوو بکرێتەوانێ فەرم ئەوە ژیانەکەمانەکەی بینیت یعنی نازانم بچین بەلای کێیە داواکاریمان لە کێ بەمەگە داواکاریمان لۆ خوایە خوای خۆی بینێ کە ژیانی خەڵکە چۆنە بەشە لایەنی کۆمپانیا تا ئێستا بەڕێوەبەرەکەیتان نەبینیوە ناخێر ئێمە من باڕێ ساڵێم بەڕێوەبەری کۆمپانیاکە وەکو خۆیان باسیەکەن ئەڵێن ئەم شخصە ئاگای لە واز ژیانی ئەم خەڵکە نییە لێرەیە ئاڵێن کاکە با دوو کەسمان بچینە لای بیبینیم بزانین ئەمە چیە وعدمان بێن ئاڵێن ئەم هەفتەی ئەوەتان بۆکەین هەفتەیە بێ بەدوانە بێ بەسییان یعنی ئەم بەزمە هەموو جارێ دووبارە بێتەوە من لێرە ڕووکەمە دەمی بەڕێوەبەری کۆمپانیاکە تکای لێ ئەەکەین بێ ئاگای ئەم خەڵکە بێت ئەمە ئێستا ئاگای لێنەوە ئێستا ئاگای لێتی ئەوە ژیان و گوزەرانەکەمانە ئەو وەزعەکەمانە کە بەڕێیەکەین لێرەیە یعنی ئەومان نییە ساڵێک و 11 مانگە ئەومان نییە ئێمە ئەو بەتەنکەری ئایا ئەم تەنکەرە پاکە پیسە خوازانێت باشە ئەو جادۆبانەکەمانە کە ئەیبینی کەس نایەتە ماڵت جادۆبانی وێرانە بەیانیا سا حەوت تەقەتەق و تەبوتۆ ژیانی تاڵ کردوین تێگەی یعنی ئەمە ژیانەکەمانە دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەمان دانیشتوانی گەڕەشی کەڵەکەن تۆ گرفتە زۆر بوو چۆن هات چۆکەنەوە؟ وڵی کاکە جادەمان نییە بەخوا نەپاسیەت نە ساک تەکسیەت ئەبێ من دایک هەموو چارە بەکۆڵ لێوە هەڵگرم بێنم بۆ ماڵەوە جادەبانەکانمان وێران بەخوا ماتۆرم پێ تا ئێستا 3 جار گۆڕیومە جا ژیانی هەرتیان نییە یعنی هەمووی یەن ئەم ناوە هەڵەکەن دوای پڕێکەنەوە هەڵێکەنەوە ینی کە زیان تێناگە چۆن بە قوتابی و مناڵەکانتانەکەن؟ وەڵی بڵم چۆنە ینی دوو ڕۆژتر بارانە ئەبێ بە جزمە لە پێکەن ینی ژیانی تیان نییە دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەگەر هاوکارە مینەکان جۆزێتەوە ئەمە گرفتی دانیشتوانی کەڵەکنە ئەمەی کە هەیە تا ئێستا ڕێگایك لەسەرەوە دروست کراوە لە ڕابردووە ڕێگای تریان بۆ دروست کراوە کەمان گرفتی ئەویان هەیە لێرە کە تەکسی و پاسیش نایەتە ئەم ناوچەیە بەهۆی ئەوەی کە ڕێگاکە بە تەواوەتی تێکچۆ بەهۆی کارکردنی ئەو کۆمپانیایە بەڵام ئەمان داوای ئەوواکەن کە ئەو ئاوەڕۆکەیان بۆ چاپکری هاوکار ڕێگاکەشیان بۆ دروستکردی سنووری پرۆژەی ئەو کۆمپانیایش جیا بکرێتەوە لەگەڵ ئێرەیە بۆی ئەمان تاکو گرفتەکانیان چارەسەر بێت و لەو دۆخی کە هەیە ڕزگارێت.